سڵاو هاوڕێیان، لەم ڤیدیۆیەدا باسی کێشەکانی خراپبوونی ئینجانە دەکەین. بینەرمان بن. خاڵ یەکەم، کوننەکردنی بنی ئینجانە. دڵنیا بە 100% ئەگەر بنی ئینجانەکە کون نەبێت و ئاوی زیادەی لێ دەرنەچێت، ئینجانەکە تووشی خراپبوون و بۆگەنبوون دەبێت. خاڵی دووەم، بەکارهێنانی گڵک بۆ ئینجانە نەگونجێت. ئەو گڵانەی بۆ ئینجانە ناگونجێت وەکو گڵی دەنگکۆڵە ورد، لێم گڵەسپی، پێویستە گڵی ئینجانە لەم تێکەڵانی تێدا بێت. پتمۆس یان کۆمپۆست لە 130، گڵ لە 140، قوم لە 130، پێرلایتیشی تێ بکرێت زۆر باشە. خاڵی سێم، زۆر ئاودان. زۆر ئاودان ئەبێتە هۆی خراپبوونی ڕەگ و مردنی ڕووەکەکە و هەروەها دروستبوونی کەڕوو نەخۆشی. خاڵی چوارەم، لەبیرکردنی ئاودان. لەبیرکردنی ئاودان ئەبێت ئەهۆی وشکبوونی ڕووەکەکە و مردنی. خاڵی پێنجەم، زیاد لە پێویست بەکارهێنانی سەمادی حیوانی یا کیمیایی. زیاد لە پێویست بەکارهێنانی سەماد ئەبێتە هۆی سوتاندنی ڕووەکەکە. پێویستە سەمادی کیمیایی مانگانە 1 کەوچکە چاوە، سەمادی حیوانی مانگانە 50 غرام زیاتر بەکارنێت. خاڵی شەشەم، زۆر گۆڕینی شوێنی ئینجانە. زۆر گۆڕینی شوێنی ئینجانە بۆ هەندێک ڕووەک کە حەساسن ئەبێت ئەوەی هەڵوەرینی گەڵا و هەندێک جار وشکبوونی. خاڵی حەوتەم، نەبوونی زانیاری لەسەر نەوعی ڕووەکەکە. نەبوونی زانیاری لەسەر نەوعی ڕووەکەکە ئەبێت ئەوەی خراپ ئاودان و دانانی لە شوێنی هەڵا، پاشان وشکبوونی ڕووەکەکە. خاڵی هەشتەم، بەکارهێنانی قڕکەر. بەکارهێنانی قڕکەر بێ زانیاری و زیاد لە پێویست ئەبێتە هۆی سوتانی ڕووەکەکە. خاڵی نوێم، هەڵنەبژاردنی شوێنی گونجاو بۆ ئینجانە. هەڵنەبژاردنی ڕووەکی گونجاو بۆ شوێنی گونجاو ئەبێت ئەهۆی وشکبوونی ڕووەکەکە. بۆ نمونە، تۆ ناکرێت ڕووەکێکی وەک مەتاڵ لە دەرەوە لە ئینجانەدا دانەی، چونکە سەرما ئەیبات. لە هیوای سوود و زانیاری زیاتر. سوپاس کە بینەر بوون. خواتان لەگەڵ.